بۆچی چاندنەوەی ددان بە باشترین جێگرەوەی ددانی لە دەستچوو دادەنرێت؟ یەکەم، وەک ددانێکی سروشتی و هەمیشەیە لە شێوە و فرمان و جوانیدا. دووهەم، پارێزگاری لە ئێسکی شەویلگە دەکات لە داخوران. سێهەم، بەهێزە چونکە لە ئێسکی شەویلگەدا جێگیر کراوە. چوارەم، ڕێگرە لە بچووکردنەوەی ددانەکانی تەنیشتی کە لە کاتی دروستکردنی کیف و جسری دداندا بچووک دەکرێنەوە کە زۆر کات دەبێتە هۆی هەستیاربوون و لە دەستچوونی ددانە بچووکراوەکە. پێنجەم، باشترکردنی جوینی خۆراک کە ئەمە ژیارمەتی دەرە لە هەرسکردنی خۆراک و کەمکردنەوەی کێشەکانی گەدا. شەشەم، لە ڕووی دەرونیەوە سوودێکی زۆر بە نەخۆش دەگەیەنێ بەوەی نەخۆش هەز دەکات ددانە لە دەستچووەکانی بۆ گەڕاوەتەوە. سەردانی کلینیکی پسپۆڕی ددان بکە لە تاوەری تەندروستی سمارت بۆ وەرگرتنی جۆرەها چاودێری و چارەسەری پزیشکی نایاب و پەیوەست بە ددانەکانت لە کەشێکی ئارام و دیمەنی جوانی شاری سلێمانیدا.